سڵاوتان لێبێت من تەرزەجاف خۆشحاڵم لە بەرنامەیەکی تری ڕوانگە بە دیدارتان شاد دەبمەوە. یونیسێف لە راپۆرتێکدا ئاماژە بەوە دەکات کە لە ساڵی 2014ەوە بەهۆی شەڕ و ئاژاوەوە نزیکەی 1,500,000 منداڵ ئاوارە بوون. لە هەر 5 قوتابخانەیەکیش قوتابخانەیەک داخراوە. ئەمەش ئەوە نیشان دەدا کە ئەو منداڵانە کە دەبوایە بچنە بەر خوێندن بە درێژایی ڕۆژ لەسەر شەقامەکانن. منداڵانی ئیشکەر دیاردەیەکی کۆمەڵایەتیە و بەزەقی ڕۆژانە دەکەوێتە بەرچاومان. ئەم منداڵانە هەندێکیان کاری قورس ئەنجام دەدەن و هەندێکیشیان بە بیانووی ئیشکردنەوە دەخرێنە بەر سوالکردن و ڕوبەڕووی مامەڵی خراپ دەبنەوە. ئەم تەوەرە تاوتوێ دەکەین لەگەڵ میوانەکانمان پرۆفیسۆر دکتۆر عومەر پەتی مامۆستای زانکۆ، خات و کۆسار کەریم توێژەری کۆمەڵایەتی، مقەدەم فەخرەدین نووری بەڕێوەبەری پۆلیسی شارەوانی هەولێر، هەروەها چەند میوانێکی تریش لەگەڵمان ئامادەن. هەموو لایەک بەخێربێن سەرچاو. سەرەتا هاوکارانم چەند ڕایەکی جیاوازیان وەرگرتووە با بەیەکەوە بیبینین. بۆچی ئەو منداڵە ناچارە ئیش بکە؟ دەبی بزانم بۆ ئیش دەکەیاننا. ئەگەر هەتیمە و هیچی نییە دەوێت ڕسکی خۆی پیاکە نەوعەکە. ئەگەر داوکو باوکی هەیە میزانیان نییە مەکتەبی پێتەواوکەن بێنان پێیا بکە ئەوە نەوعەکە. ئەگەر هەروە بە هەوەسەبی نەوعەکە. دەبی ئەمە بزانین سەبەبی چییە ئەو منداڵە دێ ئیش دەکە. باش نییە پێش 18 سال منداڵ لە بازار کار کاتن. بۆی تووشی زۆر شتی خراپ دێتن. ئیشکردنی منداڵ لە پێش 18 سال تاوان جایز نییە. نابی ئیشێ بکاتن بە حقیقەت. یاسا هەیە تایبەت بەوەی کە منداڵ لە 18 سال و بەسەرەوە دەبی ئیشێ بکاتن. بەڵام لەبەر ئەوەی بارودۆخی ئێستا زروفی بلێن ئابووری خراپە، منداڵەکان دەبینین لە جادەی لە شەقامەکان ئیش دەکەن، ئەوە کارێکی باش نییە. دەبی یاسا ئەو شتانە بە یاسا ڕێک بخرێتن. بەڵام ئیشکردن جەوهەری ئینسانیە، نەک لە بۆ منداڵی لە بۆ گەوران. منە زارۆک هەمی لەعنی تەمەنی 18 ساڵیدا بێنە ناف کار بکەن کە تووشی چووکارێت خراب نەبن عنی ئەو تێکل نەبین گەلێت مازنان چەنگ مازن ئیش دەکەن و نابێت تێکل ببن ئەوێت تەمەنی 16 ساڵیدا. دووبارە سڵاو بەردەوام دەبین لەسەر پێشکەشکردنی بەرنامەی ڕوانگە. دکتۆر عومەر پەتی لە جەنابتەوە دەست پێ دەکەین. مەبەست لە منداڵانی کارکەر لە خوار تەمەنی ڕێگە پێدراو چییە؟ بەڵێ لە ڕاستیدا باسکردن یان قسەکردن لەسەر منداڵ خۆی لە خۆیدا بابەتێکی زۆر گرینگە. مناڵ یەکەم زادەی بزانین مناڵ چییە؟ بەڕاستی دەتوانین چ لە ڕووی دەروونزانیەوە چ لە ڕووی یاساییەوە مناڵ لە ڕێگای پێناسەکەیەوە بزانین مناڵ چییە؟ اینجا دەزانین کارکردن بۆ مناڵ تاکەی گونجاوە یا گونجاو نییە. دیارە لە دەنووزانی تا تەمەنی 12 ساڵی ئێمە پێی دەرێن منداڵ. زیاتر مەبەستمان ئەوانەیە کە تەمەنیان ڕێگە پێنەدراوە بۆ کارکردن. لە ڕووی یاساییەوە تا تەمەنی 18 ساڵی خوار 18 ساڵی پێدەوترێن منداڵ بووە 18 قۆناغی هەرزەکاری دەست پێ دەکات. کەواتە مناڵ بۆی نییە کار بکە تا تەمەنی 18 ساڵی. لەسەر روی 18 ساڵیەوە بۆی هەیە کار بکە. بەڵام هەر کەسێک لە تەمەنی 18ەوە تا تەمەنیەکی تا چەندێنی کە پێی دەوترێن منداڵ، چونکە منداڵ هەتا لە ناو منداڵدانیشە پێی دەوترێن منداڵ. کەواتە بەڕاستی بەرپێی یاسا نەک تەنها لە یاسای عێراقی یان کوردستانی بەڵکو سەرتاپای جیهان ئەمە دەبێ هەموو مافەکانی مناڵ لە ڕووگای زارنامەی زیانۆ دەبێ پابند بن. نابێ ڕێگا بدەیت جیهان منداڵ لە خوار چ تەمەنێک بۆی نییە کار بکات. لە خوار 18ەوە بۆی نییە ئیش بکاتن. ئەگەر ئیشیش بکە نابێ لەو شوێنانەی کە بۆ نمونە دەرەوەی ماڵە یان شوێنێکە لەژێر سەرپەرشتی دایک و باوک نەبێ. ڕەنگە لە هەندێک ڕێگا لایەنەوە ڕێگا بدرێ مناڵێک لە ژێر دەستی باوکی لە دوکانەکەی خۆی یان لە شوێنێک کە ژێر سەرپەرشتی خۆی دەی باو خۆی دێنێتەوە ئەوە تا ڕادەیەک. بەڵام تۆ بیهێنی بیبەیە بازار و لە شوێنی دەرەوەی بازار و دەرەوەی شار هەندێک ئیش بکە لە ڕووی هێز تواناوە ڕێگا توانای نەبێ کاریگەر لە ڕووی دەرونی دەبێت لە ڕووی کۆمەڵایەتی
لە ڕووی وجدانی ئەمانە هەموو جەنابەت باسی قۆناغەکانی تەمەنی منداڵیت بەڵێ ئەو قۆناغانە چین لە دەروزانیەوە ئەوە زانیان دابەشیان کردووە و بە بیردۆست ینی وانە هەر لە خۆیان دەریانی نابێ و قسەیەکی ڕوود بێ چەندان بیردۆز و تۆژینەوە لەسەر کراوە و زانانی بەناوبانگ دابەشی سێ قۆناغی دەکەن ئەم سێ قۆناغە بۆی بینەرانی ئازی تێ بگەن من بە شێوەیەکی سادە و ساکاتیان دەگەینم لەو کاتێک لە ناو منداڵدانیان لەو کاتێک کە لەدایک دەبێ تا تەبانی شیرە خۆری ئەبە قۆناغی مناڵی بەرایی پێدەوتێ لە تەمەنی 3 ساڵی هەتا 5 ساڵی کە لای ئێمە باخسەی منداڵانی پێدەوترێ ئەمە قۆناغی منداڵیەتی ناوەڕاستە لە تەمەنی 6 ساڵیەوە کە دەسێتە قوتابخانەی سەرەتایی ئێستا بنەڕەتی پێدرێ تا پۆلی شەشەم تەمەنەکەی دەکات 12 ساڵ ئەمە پێی دێنن قۆناغی منداڵیەتی کۆتایی بەڵام لە ڕووی یاسایەکەوە 6 ساڵی کەشی داوەتی ئینجا دەبێتە منداڵی تەواو دەکاتن کەواتە لەم قۆناغانە منداڵ بۆی نییە کار بکە بۆی نییە کار بکە بەڵکو پێویستە پێداویستەکاری جێبەجێ بکرێت لەبەرسی چونکە تەزرەخان زۆربەی زانایانی دەروزانی لە سەروی هەمویانە فرۆید جەخل لەسەر دەکا تەمەنی 3 ساڵی و 5 ساڵی دەرێ بناغی کەسایەتی لەسەر 5 ساڵیە کەواتە دەکەوێتە ناوەن قۆناغی کامە قۆناغ دەتوان بڵێم قۆناغی دووەم کە زۆر گرینگە بۆیە دەبێ پێداویستیەکان اینجا پێداویستی کە منان باز دەکەن چییە لە ڕووی جەستەیە دەرونیە کۆمەڵایەتیە سۆزداریە ئەگەر بێت و بێ بەش بێخواانە خواستە لەلایەن دایک و باوشەوە قەرەبووکردنەوەی ناکرێت تەنانەت قەرەبووشی بکرێتەوە وەکو ئەوە نییە کە دایک و باوک ئەو هەست و سۆز و خۆشەویستی دەرێت بۆیە جیهانی منداڵ جیهانێکی ئەوە دەگرینگە ئەوەندە ناسکە من زۆر زار لە چاپێکەوتنەکانە دەڵێم لە گوڵ ناسکترە مناڵ لە گوڵ ناسکترە کە دەستی بدەیتی ئەم گوڵە هەردەوەرێ بۆیە دەبێ بزانی تەنا بۆنی بکەیت کۆسارخان دکتۆر عمەرپەتی ئیشارەتی بەوەیە کە مناڵ خوار 18 ساڵ بە هیچ لەباری دەرونیەوە و هەم لەباری یاساییەوە بۆی نییە کار بکات ئێمە ئەبینین ژمارەیەکی یەکجار زۆر و ئۆتا بە پێی راپۆرتی یونیسێف 1.5 ملیۆن منداڵ لەسەر جادەکانن ئەم دیاردەیە چۆن لێک دەدەیتەوە وەکو کۆمەڵ ناسێک بەڵێ بێگومان هیچ شتێک بێ هۆکار نییە و هیچ شتێکیش هیچ دیاردەیەکیش بێپاڵنەر نییە ئێمە باس لە هەرێمی کوردستانەکەین دەتوانم هەندێک ئاماژە بدەم بە هەندێک هۆکار کە دەبنە پاڵنەر بۆ ئەوەی کە منداڵ بێتە سەر شەقامیان بچێتە هەرجەیەک بۆ کارکردن هۆکاری سەرەکی لایەنی ئابووری خێزانەگرێتەوە کە ئەویش چەند بەشێکە زۆر جار کەم دەرامەتی واکە کە مناڵ دەیوێ بچێت کارێککە بۆی هاوکاری خێزانەکەی بکایانیش خۆی لەبەر خوێندنە و تمۆحی هەیە و دەوێت کار بکە بۆی بتوانێت لە خوێندنەکەی بەردەوام بێ لە هەمان کاتیشدا کە لە کاتێکە ئەگەر پلانێک نەبێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو چۆنەڵی خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیان یان خودت پلانێک نەبێ بۆ بەرەنگاربوونەوەی هەژاری ئەم پلانە دەبێ لەلایەن لایەنە بەرپرسەکان کە حکوومەت بە دەرەجەی یەک دوایەوە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی چونکە هەر کارێک کە بتوێ بیکەی بە کۆدەنگی و کۆدەستیە بێ تیم گروپ هەبێ بۆ کارکردن ئەو پلانە هەیە ئەو کۆدەنگی و کۆدەستیە وەڵاهی تا ڕادەیەک هەیە تا ڕادەیەک استراتیژیەت دادەڕێژرێ پلاندا دەڕێژرێ بەڵام بۆ ناچێتە بواری جێبەجێکردن لەبەرەوەی متابعەن نیە ئەوە لایەنێک لایەنی پەروەردەی ئێمە بڵێن لە کوردستاندا تا ئێستا سیستەمێکی ستانداردی خوێندنمان نییە یاخود فەلسەفەیەکی ڕەوانی وامان نییە کە لە باتەوەی منداڵ لە قوتابخانە بترسێ ڕووکاتە قوتابخانەکان و هەوڵ بدا حەز و ئارزوەکانی لە قوتابخانەوە ببینێ لە باتەوەی بچێ لەسەر شەقام کلێنس بفرۆشێ بچێ فێری علم و زانست و زانیاری ببێ بەڵام پێت وایە ئەو مناڵانی کە ناتوانن ئەسڵەن بچنە قوتابخانە کاریگەری قوتابخانەیان لەسەر نییە ئەو باسی ئەوە کاڵێ لە هەموو 5 قوتابخانەیەک داخراوە ئەوانە لەوانەیە زۆر نەبوونی خوێندنگای پێویست نەبوونی خوێندنی ئیلزامی نەبوونی جوانی یاخود ڕازاوە یاخود کەش و هەوایەکی وا لە ناو هۆڵەکانی خوێندندا
نەبوونی مامەڵەی دروست لە بینی مامۆستا و قوتابی ئەمانەوە کە ئەو منداڵە تەرە بێ لە خوێندن و ڕووکاتە دەرەوە کە بشتێتە دەرەوە خێزانەکەی چی لێ بکات لە ماڵۆ پێڵێ بڕۆ پارەم بۆ پیاکە بڕۆ خۆت بژێنە بێگومان لەوەی کۆمەڵانین ئەوە بخەینە ملی پەروەردە بڵین ئەمە خەتای سیستەمی پەروەردەیەکە ئەو مناڵانە لە سەرجادە کار دەکەن بەڵێ کە تۆ فەلسفەی خوێندنت نەبوو سیستەمێکی ئەو تۆد نەبوو کە منداڵی ئەم وڵاتە هۆگر بکە بە خوێندن و زانین و خۆ دەوڵەمەندکردن بە ڕۆشنبیری واکە کە مناڵ پەنابەرێ بۆ شتی تر. لەلایەکی ترشەوە ئێمە هەمووی کۆناکەینەوە لەسەر پەروەردە من باسی بارودۆخی ئابووریم کرد باسی بارودۆخی پەروەردەیم کرد بارودۆخی کۆمەڵایەتیش دەورێکی هەرە گەورەی هەیە بۆ نمونە لێکترازانی خێزان کاریگەریە بێ لە سەر منداڵ قوربانی گەورە لەو دروستبوونی کێشەیە لە بینی دایک و باوکە منداڵە وای لێدێ و منداڵە هیچ پەنایەکی تری نییە بیبایان نە باوکە کاتوانێت دەستی بەسەرا بگرێت زۆر جار دایکانی ئێمەش ناتوانن کۆنتترۆلی بکەن یاخود بەخێوی بکەن ئەو منداڵە ناچارە بێ بچێتە بازاڕی کارەوە دوای ئەوە نزمی ئاستی ڕۆشنبیری خێزانەکانیش تا ئێستا ئەوە سەری کاک مقدەم فەخرەدین ئەوەی کە باسی کرد لەوەی کە لە خوارد تەمەنی 18 ساڵ یاسایی نییە کاری پێ بکرێت و وەکو کۆسارخانی ئشارەتی پێەیە دیاردەکە بەزەقی هەیە لە ئێوە وەکو پۆلیس چ ڕێکارێکتان گرتۆتە بەر و چی ئەبینن چ کارێکتان لەسەر ئەم دیاردەکردووە پۆلینی تەمەنەکانی کرد بە سکنینگترین تاکو تەمەەن 12 ساڵی منداڵ هەرچێک بکە وەکو یاسا نایگرێتەوە حەز ناکەم ئاماژە بە شتەکان بمنەوە منداڵ تەرجیح نایگرێتەوە هیچ هەر شتێک بکاتن میسالەن منداڵ کە تەمەنی تا 12 ساڵی دەبی تاوان بکات کەواتە لە کاتێکا کە ئیشیش ئەکات مەقسەدم نایگرێتەوە ئەگەر جەریمەیەکیش بکە هەر نایگرێتەوە گەر تاوانێک تاوان بکە جەریمە بکە بە هیچ شێوەیەک نایگریتەوە کە تاکو تەمەنی 12 ساڵیدا ئەوە لوچی داینایە کە مەقسەدم لەسەر ئیشکردنە یعنی تاکو دەمەنی 12 ساڵی ئەوە هیچ نازانی هەرچە بکە لەوانێت تووشی شتی تر ببیتن کە باسی پەروەردەش دەکەین ئەمە کە ئاماژەی بە شتێکرد من بە هۆکاری دەزانم بەڵێ منداڵێک سعات نووسمێنێ ترافکدایی تا ئەو قوتابخانەیە ئەدی ئەو مدیرە نای پێستەوە تەڵەبە لۆ نەهاتیە ئەو تیمێک کە باسی کرد کۆسارخان نییە ینی ئەگەر تیمەکەبی بەلفعل سەرپەرشتێ و شتێک بکە منداڵە کە نەهاتە قوتابخانەی پەیوەندی بە ڕێکخراوەی منداڵان بکاتن ڕێکخراوی منداڵان بچی تحقیق لێ بکە یاخود پەیوەندی مەمە بکە کێ ئەو تیمە دەبێت دروست ئەو تیمە چەندجار کە باسی دەکات بەرپرسیارەتی کە باز دەکات دەرێ هەوڵ دەرایە بەس نەبوویتە بواری جێبەجێ نەبوویتە بواری جێبەجێکردن ئەمە نازانم چێ بەرپرسە بەس ئەوە نییە ئەو تیمە نییە ئێستا منداڵێک تەلەفۆن ماوەک بەر ئێستا ئێوە نابێ ئەو دەورە ببینن وەکو پۆلیس ماوەیەک بێ لەستا تەلەفۆنەکەم لۆکرا لەلایەن یەکەچی گوتی منداڵەکە هەموو ڕۆژێری دەدرێ لە ماڵێ تەلەفۆنم بە هێلی گەرم کردی ئی منداڵان کە ئەو هێ لە دانرا دەرێم حالەتە چوا هەیە دەرێ کەسەکە دەی بێ وەکو مخبر سکاڵە تۆمار بکە ئی باشە من ئاماد چ ئامادەمە جیرانەکەم لە منداڵی خۆی بدە خۆم تووشی مشکلی عشاعری بکەم هیچ یاسایەک نییە دۆ من یەک نە منداڵە شەیەنەوە هەر زابتە چ پۆلیسەک وەکو خارج نییە یەکسەر بچێ سەماڵەکەی تحقیق بکەی بزانی ئایا وەیە یان نا ئەمە هەدەف بینەوە سەر مەسلەی کارکردنیان ژمارەیەکی زۆری منداڵان هەن ئەگەر لە تەمەنی 12 ساڵ کەمتر بێیان زیاتر بێ بەڵام لە خوار 18 ساڵن کاری قورس دەکەن ئێوە لەکوێی ئەم هاوکێشەیان لەکوێی ئەم هاوکێشەیە دەستەخەنە ناو ئەو کارەوە تەدەخولیتیاکەن ئێمە لە حالەتێکی دەست دەخینەوە وەکو یاسا هەیە بەس ئایا دەبی کو دەست پێ بکرێتن ینی قانون ئەحداسەوە ئێوە لایانی جێبەجێکارنی ئەمە لایانی جێبەجێکارین بەڵام ئێمە حتى لە هەموو بوارەکاندان ئەدی ئەوم ڕێکخراوە هەیە یاخود ئەومە داکۆچی لە مافی منداڵان هەیە هەماهەنگی نییە لە نێوان ئێوە و ئەو ڕێکخراوە دەتوانم برێم زۆر زەعیفە هەماهەنگەکە زۆر زەعیفە ینی جاروە هەبووە زۆر چتە بۆ کەمە کردیتمە لەو منداڵان چتە بە لەسە منداڵان باسمان کردیە کەس دی نەپێچایتەوە بابە ئەو منداڵات لۆیە سەبەب چییە بەدەگمە ڕێکخراوی منداڵان دەبینین ئەوە ئەرچیوانە دەبی بە ئەرچ خۆیان هەڵبستن لەو ناحیانە دکتۆر عومەر ئەو پرسیارە لە بەڕێزت دەکەم پۆلیسەڵێ پەیوەندی بە ڕێکخراوەکانەوە هەیە و ئێوەش دەڵێن پەیوەندی بە یاساوە هەیە بەڵێ
ئەوەی بەڕێزیان فەرمووی و ئەوەی کۆساڵخان هەمووی ڕاستە و ئەمانە هۆکارن بەڵام دەبێت ئەمە لە هۆکاری سەرشۆ دەست پێ بکەین چێ هۆکاری سەرچیە و چێ بەرپرسی یەکەمە خێزان دایک و باوک لەبەر ئەوەی بناغەی دەستپێکردنی پەروەردەکردن لە ماڵەوە دەست پێ دەکات تا تەمەنی دەتوانین بڵین پێشوێ بسێتە باخسەی منداڵان هەتا ئەو کاتە لە ماڵەوەیە بۆیە ئەگەر پەروەردەیەکی تەندروستمانە هەبێ و دواییش باخسەی منداڵان و قوتابخانە و دوایش کۆمەلگە و دوایە میری و لایەنی پەرپرس کەواتە ئەو کاتە ئەندامێکی تەندروستمان دەبێت ئەو کەسانەی کە ئیش کار دەکەن لە دەرەوە یەکەم بە پلەی یەک دایک و باوکەکەیە لە بەرسی ئێستا دەزانی پەروەردە لە هەموو جیهان لە مەترسیدایە یعنی لە مەترسیە کە درێم و شەی مەترسی ڕۆڵی یاسا چییە لەم یاسا دەبێت بڵێ دەبێ هەموو شێک بە یاسا ڕێک بخرێ بۆ نمونە با ئێمە کاک فەخرەدینەڵێ بێ بە یاسا ئێستا خۆ یاسا تەنە کاک فەخرەدین نیە یاسا ئەوە هەمومان نەری یاسا نوێنەری یاسایە بەڵام خێزانش دەبێ پابند بێ بە پەروەردەکردنی دروست مامۆستای قوتابخانە و بەڕێوەبەر دەبێ ڕۆلی خۆیان بە تەواوی ببین هەر کاتێک کەم و کوڕیەک لێشێک لەوانە ڕوویدا هەموو ڕنگ دەداتەوە لەو تاکە پێدوانییە کە ئەم مناڵانەی کە ئێمە باسییانەکەین لەسەر جادە بەڵێ کەوتونەتە دەرەوەی سیستەمی خێزانیش و سیستەمی پەروەردەش و لەو دەرەوە لەو سیستەمە بۆیە کەوتونە زۆرێکیان توجادەکان من لەگەڵتان بەشێکیان دایک و باوچیان ماوە و ئیشی دەرەوەش دەکەن بەشێکیان لەوانەیە داژیان یا باوچیان مردووە یان لێک زیابوونەتەوە بەشێکی تریان لەوانە ئاوارن ئەمە دەبێ ئەوانە هەموو پۆلین بکەن ئەمە بەرپرسیارەتی کێ ئەمە بەرپرسیارەتی پۆلینکردن ئەمانە ئێستا من یەکێک بۆ باز دەکەم لە کاتێکە کە دایک و باوچی ماوە و ئیش دەکات لە دەرەوە بە پلەی یەک دایک و بابەکە بەرپرسە لە کاتێکە کە باوک و یعنی ژن و پیاوەکە لێک زیابوونەتەوە ئەمە هۆکارەکە یەکێکیانە لە کاریگەری زیاتر لە کاتێکە کە ئاوەرەی دروست بە بارودۆخەکەیە ئێستا ئایا دەزانی لە کوردستانە چەند ئاوارە زۆرە کەواتە کاناڵانە باجی ناهوشارەکەی دایک و باوکیان و هیچ ڕقیبێکیش نییە لە سەروی هەمووانەوە نەبوونی هوشیاری و ئاستی نزمی ڕۆشنبیری دایک و باو هۆکاری سەرەکی ئەمەیە ئەمە ئەگەر دایک و باوک ئەو ئاستە هۆشیاریان نەبوو ئەمە نەیان بوو بۆ ئەو مناڵانە ناچارن کە باجەکەی بدەن یاسایان ڕێکخراومەدەنیەکانیان پەروەردەیان کوێ بەرپرسەوەی ئەو کاتە هەمومان ئەمەش بەرپرسین ئێستا دانیشتون ئێمە کەسێک ئێمە سپۆرم من بەرپرسم تۆ لە ڕاگەاندن ئیش دەکەی بەرپرسی گەورەی ئەم وڵاتە سەرۆکی هەرێم بەرپرسە سەرۆکی ئەنجومەنی وەرز بەرپرسە وەزیرەکان بەرپرسن بەڕێوەبەرە گشتەکان بەرپرسن هەتا دێتە خوارەوە لە دایک و باوەوە دەست پێ دەکات هەتا سەری چەند دەسەڵاتی زیاتر بێ ئەوەندە بەرپرسیت باشە ئێمە هەموو بەرپرسین بەڵامەوە تا پۆلیسەڵێ بێ ڕێکخراومەدەنیەکان و لاوانە ڕێکخراومەدەنیەکانیش بێت بڵێ بەبارێ نافڕێ چەپرە بەدەستێ لێ نادرێ کاک فەخرەدین هەمویان ئەگەر دام و دەستگای پۆلیس چەند بەتواناش بێ بەبێ هاوکاری دایک و باوک چی بکەین بۆی ئەو چەپڵێ دەبێ بە یاسا ئێمە هەمووشت بە یاسا ڕێک دەکەین کە گوتت یاسا ژیان ڕێک دەخا یاساکە چییە؟ یعنی ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی قوتابخانە لە ڕێگای وەزارەتی پەروەردەوە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئەمانە لە ڕێگای وەزارەتی ناوەخۆوە کۆمەلگای مەدەنی هەمویان بەناو ئەو هەموو بۆزە تایبەتیە وەرەگرن ڕێکخراوەکان بڕۆ یۆنسێف و یۆنسکۆ و ئەمانە فەرموچیان کردووە ئەمن بەس لە 1970ەوە تا ئێستا بۆت بەراورد دەکەم 18 ساڵە فەرم و بەرهەمی ئەو ڕێکخراوانم پێبری کاک فەخرەدین چییە ئەو ڕێکارە یاساییانەی کەوا ئەکات ئەوەی کە دکتۆر وتی چەپڵە بە هەردوو دەست لێ بدرێت چییە کە ئەو هەماهەنگیە دروست ببێت کە لە هەماهەنگیە تو ملیۆنە کونی و ئاوارە زیاترت هەیە مەقسەد لە هەرێمی کوردستان ئەوانە هەموو دێنە سەر شەقام ئەتو وەکو یاسا قانونی هەیە و یاسا هەیە نفوسی سوورەت قەیدی هیچیان نیە ئەوانە کە دەیدێ بەردەستی حاکمی زراعەتەی ناتوانێ بکاتن کەی حالەی محکەمەی دەکەی یاخود دەوی زراعاتی لەگە ئەوانە لە کەمپەکانەوە نایەن هەمووی کەمپەکانن بۆ ناگەڕێنرێنەوە بۆ پۆلیس بە دوای ئەواناچێت باسی وەش دەکەین ئێمە ماوەکە یاچەم لە بەرچاوی هەموو خەڵکە بەڕێز قایمقامی هەولێر بە وەکالەت هەڵمەتە چکردیە کە هەموو بەڕێوەبەراتی پۆلیسی هەولێر ئێمە تێدا بەشدار بینە بەرچاو دیارە ترافیکایەتەکان دەتوانم برێم هەنەمایە خۆ لە بەرچاری هەمووتانە پێشتر ڕێژەیەکی یەکجار زۆر بوو ئەوانی تر دەمینێنەوە یخۆمان یخۆشمان بوویتە چاولێکەری
من چەند ساڵە ئەو منداڵانە دەگرن پێشەوەی ئەو ئاوارە سوودیانە بێنە ترافگلایەتەکان ئەوانی کە سوال دەکەنی خۆمان بەس وەکو داهات وەکویش لە ترافگلایەتەکانی شەکە هەمووی باری ئابوووریان باشە گرتیتمان بە توێتەی مەرزیە هاتیە بردیتەوە خانیان هەیە بوویتە چاولێکەدی دێتەوە دەرێن 50,000 مشکل ئەوە یاسا بەڵێ ئەمە دەبی دام بە هەموو شتەکانەوە بنێ دەبی ئێمە هەموو پێکەوە بین کە باسی کرد تربیە دەبی هاوکارمان بین ئێمە وەکو پۆلیس ڕێکخراوەکان بە هەمومان بە یەکتیم کار بکەین بۆ ئەوەی بۆچی لە کاتی هەموو ڕووداوێکە پۆلیس حازرە بەڵام بۆچی بۆ ئەو دیاردەیە کە دیاردەیەکی زۆر زەقە ئێمە ڕۆژانە ئەکەوێتە بەرچاومان بۆ بە تەواوی پۆلیس کۆنتترۆڵی ئەو دیاردەیە ناکە ئێمە کۆنتترۆلمان کردێ لە ترافگلایەتەکان لە بەرچاوی هەمووتانەوە دیارە بەس ئەمێ بابینە ناو بازاری کە ئیشێ دەکەن ئەوانێک کە لە خوار تەمەنی 18 ساڵیە ئیشە قورسیان پێ دەکرێت ینی غەدریان لێ دەکرێت بەرکوێت تەعەداشان لێ دەکرێتە لێنێەوە منداڵانە ینی باشم یەک پرسیاری لێ دەکەم هەتا ئێستا لەوەی گەڕێک کە ڕێکخراوەکان نان عیلاجی و منداڵانە بکەن هەتا ئێستا ڕێکخراوە کاتێ لە ناو شێخەڵای بسوڕێت ئەگەر ڕوخسەت دێەوە زۆر میمە لە ناو شێخەڵای بسوڕێتەوە هەر منداڵەکیتی نەکردبی برێ ئەوە ژماری مۆبایلەکەمە ئەگە غەدرەکرد لێکرا تەعەدایەکرد لێکرا تەلەفۆن نۆم بکە ئەمە پۆی زۆر شتەمان کردی کۆسارخانڕات چیە بە و قسەی دەزانیت چۆنە چه حکوومەت چ لایەنە بەرپرسەکان هەمووی چ ڕێکخراوەکان کاریان کردووە با ئێمەش ئەوان نەسڕینەوە بە یەکجار کار کراوە بەڵام ئەبێ پۆلێنی نەوعەت یاخود جۆری ئەو چالاکیانەی ئەو ڕێکخراوانە هەماهەنگیەک نییە لە نێوان پۆلیس و ڕێکخراوەکان بەپێی وتەکانی کاک مقەدەم فەخرەتین بەڵێ دیارە بۆشایەکی گەورە لە بینی ڕێکخراوەکان و پۆلیسدا هەیە خۆ تەنها هەر ڕێکخراوەکان نین ئێمە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیمان هەیە وەزارەتی تەندروستیمان هەیە وەزارەتی پەروەردەمان هەیە وەزارەتی ئەوقافمان هەیە ئەمانە هەمووی بەرپرسن لە مەسەلەیە بەرپرسی مباشرن بێ لەوەی کە حکوومەت هەمووی بەرپرسە بێ لەوەی کە ڕاستە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بڵین ناوخۆیەکانی خۆمان بەڵام لەسەر ئاستی نێودەوڵەتی ئێمە کۆمەڵی ڕێکخراو بەهۆی ئەو سەقامگیریە ئاسایشی و بارودۆخە لەبارەی کە لە هەرێمی کوردستانە ئێستا فراهەم کراوە ئەو هەموو ڕێکخراونەوە دەوڵەتیە لە وڵاتە بۆچی هاتوون بۆ ئەوە هاتوون کە هاوکاری ئەم کۆمەڵگەیە بکەن هاوکاری ئەم میلەتە بکەن بەڵام چۆن ئەو هاوکاریە بگەێنن خۆ ئەوانیش بەخوایانەوە ناتوانەوە هەتا ئێستا ئەو هەموو ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنیە هەیە دکتۆر عومەریش و مقەدەم فەخرەدینیش باسی ئەویان کردو ئەو تا تۆش باسی ئەوە ئەەکەی بۆچی نەکراوەکە لە باتیەوەی من باسی ژمارەکانیان هەروە زیاترەکە کردویانە دەکرێت بەڵام نەوعەتی کارەکەیان چی بووە چۆن سەرپەرشت کراوە ئەبێ پۆلێن بکرێ بزانن بۆ وازی لێهێنراوە بۆ بەردەوام نەبوو بۆ کاریگەری نەبووە لەسەر پەروەردەی ئەو مناڵە بۆ گەڕاندنەوەی ئەو مناڵە بۆ ناو هەر مناڵێکی ئاسایی لە ناو خێزانەکەی خۆیە یعنی ئەبێ ئەمە ڕێک بخرێ تیمۆرکەکە ئەبێ لێرەوە دروست بکرێ بۆردا دەستەیە تیمۆرکە هەرچی ناوێکی لێئەنێ دەبێت لێرەوە ڕێک بخرێت دەبێت بە هەماهنگی لەبینی بەڕای تۆ خاڵی سەرەتا من وەکو باسم کرد لە دوو ئاستا ئاستی نێودەوڵەتی و ئاستی ناوخۆی ئاستی نێودەوڵەتی نێودەوڵەتیەکەمە بەستان ئاژانسەکانی UN ڕێکەوتنامەی جارنامەی مافی مرۆڤە ڕێکەوتنامەی کاری نێودەوڵەتی کاری مناڵڕێگریەکەن بە یاسا ئەویان کردووە ئەم بەندانە ئەبێ بخرێتە بواری جێبەجێکردنەوە ئەوانیش بەرپرسن کاتێ تۆ ڕێکەوتنامەیەگەکەیت هاتووی لە وڵاتەکەش دانیشتووی دەبێت تەنسیق لە بینی حکوومەت و ڕێکخراوەکان و ئەو ڕێکخراوانە هەبێ لەسەر ئاستی ناوخۆی ئێمە یاسای باری کەسیمان هەیە دەستوری عێراقی هەیە یاسای بەرەنگاربوونی خێزانی تەنسیق هەیە بەڵام گرنگە چۆن تۆ ئەو پرۆژەیە لەلایەن ئەم لایەنە ناوخۆیانەوە پێشکەش بەو ڕێکخراوانە دەکرێ و بۆ چۆنەڵی کۆستنەوەی ئەو هەلە تا بتوانرێت بهێنرێت لە وڵاتەیە ئێمە چۆن بتوانین سوودی لێوەربگرین لە دوای ئەوە کە ئەو پرۆسەیە ئەنجام درا دەبێ متابعەش هەبێ من قانونێکم بۆ چییە کە دانراوە من قانونی پاراستنی مناڵمان هەیە
نابێت لە خواردتەبەنی 18 ساڵ کار بکە بە پێی بەندی مافەکاری مناڵ مافی ژیانی خۆشگوزەرانی هەیە بە تەواوی هەموو مافەکانی تا دەگات تا 18 ساڵ پاش 18 ساڵ خۆی بڕیار لەوەدا چونکە ڕاست و چەپی خۆی ئەزانێ پێویست ناکە خێزانیش بتەداخلی کاری بکە دەبێت ئیتر خۆی بچێ ئیدر چ کارێک هەڵدەبژێرە و چۆن ژیانی خۆی هەڵدەبژێرێ ئەی باشە ئەم قانونە کە دانراوە بۆ ناچێتە بواری جێبەجێکردنەوە ڕاستە ئەم بواری جێبەجێکردنە پێویستی بە کۆدەنگی هەیە پێویستی بە فشار هەیە بۆ ئەوەی هەموو لامان بکەوینە گەڕ لەسەر قسەی کۆسارخان ومانە پێویستە لێژنەیەکمان هەبێ لەلایەنی پۆلیس لایەنی یاسا دادگا وەلایەنی پسپۆر کۆمەلزانێک و دەروونزانێک وەلایەنی وەزارەتی ئاوقاف چ بکە بۆ نمونە ئەمە باشاری هەولێر وەرگێت دوانیە زۆر کردداری بکە درەنگە بەڵام با ئێستا بیکەین با ئێستا بیکەین ئەمە پلانێکە و بەرنمەیە من هیوادارم لانی پەیوەنددار سوودی وەرگێت لە هەولێر دەست پێ دەکەین بۆ نمونە ئەوە کاک فەخرەدینمان لەگەرە و دەبێ شوێنێکی تایبەتیمان هەبێ بۆ ئەوەی ئێمە بەڕاستی کۆبوونەوەکانی لێ ئەنجام بدەین ئەمڕۆ هەڵمەتێک دەست پێ دەکەین بۆ ئەو کەسانەی کە مناڵانە ئیش دەکەن دەیهێنی بزانی ئایا پۆلینیان دەکەی بە پێ ئەوەی ئایا هەیە لە نەبوونیە ئیش دەکا هەیە لە دەوڵەمەندیە هەیە بە گرێبەستی لەگەر کراوە دێ بەکرێی گرتووە هەیە زۆر دەوڵەمەندە نەیگوت بۆ مۆنیکا و خاوەنی تەلار و نازانم چیە بەڕاستی دەبێت ئەوان هەموو پۆلین بکرێت دێم دابەشیان دەکەم بۆ نمونە ئێمە کاک فەخرەدین تۆ دەرەسی بۆ چێن ناوچەیەکم لێ لە هەولێر خۆ ناچی یەکسرە هەولێر زۆر گەورەی ناتوانانی هەمووی دەرسی ئەمڕۆ شێخەڵایەوە هی نامان دەبێت شوێنێکمان هەبێ شایستە یان لە پیشە سازی لە شوێنێکدان دەنێن دێن پۆلینیان دەکەین کە زانیاریم لێ وەرگتن مناڵ هەرێکە پەیوەندی بە داک و بابی دەکەم بەس دەبێ من یاسا لە پشتم بی هێزم هەبێ هێز چییە ئەمڕۆ هێز یاسایە یاساش هێزە دام ناتەمەشا یەک لە مناڵەکانم کرد زۆر بابی دەوڵەمەندە دەهێنم ڕای دەشێشم چی لێ وەرەگری بەڵێ نامەی لە باوشی وەرەگی زارشکە ئەو منداڵە ببینمەوە لەبەرەوە پۆلیس ئەو کارانە کراوە ئێمە خۆمان لەسەر کراوە زارێک کراوە بە زۆر کەم بەتەنیا بووە ئەوەی ئەمن دەڵێن بە یاسا ڕێک دەخرێ زاری دووەم ئەم مناڵە هاتەوە من باوشی دەگرم بەڵێن نامەی لێ وەرەگرم اینجار پۆلینی دەکەی ئەوەی کە بەکرێ گیراوە چێ بەکرێ گرتووە ئەوی دەخەمە بەندی خانە تا دەگاتە سەر باوکەکە ئاخە باوک بەرپرسی یەکەمە هەموو شت بە یاسا ڕێک دەخرێ ئاگادار بە یاساش دەبێت سزا بە سزایی سزا بدرێتن لەلاو کوردەواریش تەزرەخان پارە بە پارە نیە بەسپارەی نەپەیامەکەت دکتۆر بابزانین میوانەکانیشمان ئەگەر پرسیارێکیان هەبێ فەرموو بەڵێ پرسیارەکەم بۆ ببوورە پرسیارەکەم بۆ پرۆفسۆر عومار پەتیە بەڕێستان کاڵێن مناڵ تا نەگاتە تەمەنی 18 ساڵی بۆی نییە ئیش کاتن باشە مناڵ کە هیچ چارەیەکی نییە مناڵ کە یعنی دایکی خۆ مەکووناڵی بەتەمانە بە دایکی بنیارە بۆ ئیشکردن باوکی سقەتە باشە هەیەنی ئەم مناڵە هەیە ڕاستە بچووکە ئەگەر لەو تەمەنیکەەوە بچووکە هیچ ناکاتم بژی و ژیانی لەکوێ پێەکە ئەگەر حکوومەتیش یارمەتی ناتن کەرتە تایبەتەکانمە بەسمان لەو کەسانێک کە دەوڵەمەن یعنی بە بڕێ مادیەکی کەم یارمەتی نادات ئەو مناڵە خۆی بەچی بژێن یعنی هەر ئەوە ببرسێتی شاوەڕێ بکات نمونەیەکی زۆر یعنی کە ئێستا لە بەر چامان ئێستاش بەردەوامە نمونەمان مێرێ بەس ئەگەر پرسیاری ترت نییە بۆ ئەوی پرسیارەکە لای دکتۆر لای دکتۆر پرسیارەکە وەڵامە دێنەوە بەس پاش ناوبڕێک ناوبڕێک وەردەگرین و بەردەوام دەبین لەگەڵتانە. دووبارە سڵاو بەردەوام دەبین لەسەر پێشکەشکردنی ڕوانگە. دکتۆر عومەر کاکسەفین پێش ناوبڕەکە پرسیارێکی لێکردی لەبارەی ئەو مناڵانەی کە باری بژێویان زۆر خراپە و دایک و باوکیان لەبەر حاڵەتێک ناتوانن بە خێویان بکەن. من جارجارە وشەیەکی عەرەبی بەکارێنم بەزیترەوە تۆ جەنابەت عومەر پەتی لەوە دیارە سپاسم دەکەم سەربەستی
تۆ بۆمان چاکەکەیتەوە لە بەرەوەی ڕاستی دەکەمەوە بۆیە بەتۆڵەن عمەرپەتی بە من ناڵەن تەرزەپەتی هیوادارم بوی بە تەرزەپەتی لە ئایندێشی نزیکە بۆ وەڵامی پرسیارەکەی کاکسەفین هەرکی بەڕاستی لە جێی بوو ڕاستە زۆر خێزان دەبینین کە لە دایک و باوک و لەوانەیە خوشک و برا پێک بێ کەسێکیان نەبێت توانە ئیشکردنی هەبێ بەڵام لەو کاتە ئەمنە زۆرە خێزانانە زۆرن کاکە سەفینجیان دەبێ میری بە یاسا ڕێکی بێخی ئێمە وەزارەتێکمانەیە پێی دەنە وەزارەتی کار و کاری و باری کۆمەڵایەتی وابزانم سیستەمێکیانەیە پێی دەنێن سیستەمی تۆڕی کۆمەڵایەتی بۆ ئەو کەسانەی کە توانای ئیشکردنیان و هیچ ژێوێشیان نیە دەبێ موسەیەکی شایستەیان بۆ بڕێتەوە نەک موسەی بندیواری یعنی من دەزانم ئەمانە لەو تۆڕی کۆمەڵاتیە هەیە موسەی لە کاتێکی کەس نییە ئەم قەیرانەشە ئیتر ئەمە بۆ کاتێک قسە دەکەین بۆ کاتی ئاسایی ئەمە کاتی نائاسایی ئێستا خۆ ئەمە تاکەی درێژە دەچێشێ پێش ئەم قەیرانەش پارەیەکی زۆر کەم نەبوو ئەوەی کە زۆر کەم بەو خێزانانی کە پێویستیان بۆ من وتم دەبێ بە یاسا ڕێک بێتە زخان پێویستە ناوە ناوەی ئەگەر یاساش دەست پێ هەموار بکرێتەوە خۆ یاسا ئیتر نابێتە بێ ئەو یاسایە و هەمووە لەسەری بڕۆ بۆ یاسای هەموارکردنیاندانەوە تەمەشا دەکەن خێزانێک لە 5 کەس پێک بێ مانگانە پێویستی بە چەندە با ئەمان ئەو وەکو ڕێژەیە وەرگن وەکو تێگراییەک ئیتر پارەیەکی وا ببڕێتەوە موچەیەک پێی بژی کە ئەگەر هاتوو ئەو خێزانە ئەو موسەی بۆ براوە ئیتر وابزانم ئەو کاتەهانی مناڵەکانیان نادەمسیری بشکە کاک یوسف سارمەمیش پرسیاری هەبوو پرسیارەکەم تقریبان خاتون و دکتۆر عومەری دەگرتەوە پرسیارەکەم بەنسبەت ینی پەروەردەکردن دایک و باوک دەگرێتەوە سەرەتا پێشەوەی کە بستە مەکتەبێ ینی منداڵەکەیان دەوی باش پەروەردەکەن پەروەردەکردنی بە دەرەجەیەک دایکە دایک دەبی بە باشی ئاگداری منداڵەکەی بیدن کە دەستە مەکتەبێش دەبی زۆر ئاگداری بن چکە بەتەنێ پەروەردە پێی ناکرێ ئەو شە دەبی زۆر ئاگداری بن لە هەتا لە ژیانی دەستە کولیش دەبی پێویستە ئاگداری منداڵەکەی پرسیارەکەت لە پرسیارەکەت وڵی بەنسبەت ئەوەی گوتم کە منداڵیش لۆ نابی لە 17 ساڵ و ئەوانە یعنی ئیشکا ئێستا وەزئی دارایی هەرێم باش نییە یعنی خەڵکەیە لەوانەیە عیلەکە بن مافی مرۆڤ و مافی مناڵان ئەڵێ تا 12 ساڵ ئەسڵەن هیچ تەبعاتێکی یاساییان لەسەر نییە ئەگەر هەڵەش بکەن ینی مناڵن لەبەرەوەی نازانن چاک و خراپی خۆیان نازانن بۆیە ئەویان کۆتایی پێ هاتووە پێشەوەی ئێمە بێنە بەرنامەکە کە نابێ مناڵ هەتا 18 ساڵی کار بکە. کۆسارخان بەشی زۆری دایک و باوکەکان شانازی بەوەواکەن کە مناڵەکانیان پیاوە و ئەوە تا کارەکات و لە ئانێرنە منطقە سناعەکە و پیشەسازیەکە و کاری قورسیشیان پێکەن و شانازیشیان پێوەکەن ئەمەیان خێزان یاخود دایک و باوکیش هەر ڕۆڵەی ئەو کۆمەڵگەیە هەر لەو کۆمەڵگەیەوە هەڵقوڵاوە هەر لەو کۆمەڵگەیشەوە خێزانی پێکهێناوە زۆر جار ناهۆشیاری لە بابەتەکاندا هەیە زەمبی ئەو دایک و باوکە نیە کە مناڵەکەی وا پەروەردا بێ ئەمە پرسیارەکەی جەنابەت بنەوەیەکە پرسیارەکەی کاک سارمەمیش ئێمە دایک و باوک نابێت تاوانبار بکەین چ دایکە یا چ باوکە یانیش کە بە تایبەتی منداڵ بەخێوکردن هی دایکە من بە تەواوەتی دژی ئەو ڕێی جەنابتم چونکە ئەو منداڵە لە دایک و باوک دروستە بێ دایک ئەوەی لەسەرەتی ئەبێ هی خۆی بکە باوکیشەوەی لەسەرەتی ئەبێ بیکە ئەبێ بە هەردووکیان چاویان لێبێ چونکە بە یەک دەستە لەوانەیە زۆر بەلاداندا بڕوە لەوانەیە پەروەردەی دایکەکە بەلادانیا بەرێ زۆر جار لەوانەیە پەروەردەی باوکەکە بە تەنها بەلادانی ببات دەبێت تەواوکەری یەکتر بن نابێ هەمووی بخرێتە سەر ئەستۆی دایک ئێمە ئەبێ هۆشیاری کۆمەڵایەتیمان هەبێ من ڕخنەیەک لە ڕاگەیاندن دەگرم تا ئێستا ڕاگەیاندنیەکانی کوردستان چ ڕۆڵێکیان هەبووە لە پەروەردەی منداڵدا تا ئێستا کەسمان ڕۆژێک لە ڕۆژان تەلەڤیزیۆنێک یان ڕادیۆیەک یا جەریدەیەک دەرمان هێنا کە وەعی خێزان هۆشیاری خێزان ئەمە ئێستا ئەمانە دەزاین چۆرە ئێمە نابێ بە بەرنمەیەک و بە جارێک و بە دوو جار وازی لێبێن ئەبێ ئێمە پرۆسەی بەردەواممان هەبێ
تۆ ئەبێ دایما هەندێک شت هەیە هەندێک دروشم هەیە بێ بەکاری بێنی هەندێک لۆگۆ هەیە بەکاری بێن بۆ نمونەیمە بەس بۆ مناڵی سەرشەقام دەتوانیت دروشمێک بڵێ کە ئیتر ئەمە عاتفەی زۆربەی لە دایک و باوکان و خاوەنکاران و لەمانە ڕابکێشە بەلای خۆیان بڵێ نا بۆ ژیانی منداڵان لەسەر شەقام. ئەمە بۆچی کاری پێ نەکراوە وای لێ نەکراوە بۆ نەبووە بە لایەنێک نەبووە هەلەکەی بۆ بقۆزێت سوودێکی نەگەیانوە بە هیچ کەسەگنەی کردی ینی زۆر جار هەیە شتەیە مەقسەد لە وڵاتان هەیە ئێستا تەمشە سەری کەناڵی خۆتان کەن زۆر جار هەیە کەناڵە عالەمیەکان شتی نەنگۆ وەردەگرن هەموو کەناڵەکان بڵاو دەکرێتەوە زۆر لە جار لە شەڕەکان لە جەبەکان ئەو شتانەمان دێت ڤیددیۆی وەرگرتی کەناڵی 24 بڵاوی کردەوە هەموو کەناڵەکانی دژنیاندا بەس ئەو شتە نییە لە وڵاتی ما نەکەر لۆگۆی کەناڵەکەی پێوبی یەک ڤیددیۆ لۆ قازانجی منداڵەکی لە تەلەڤزیۆنیشی بڵاوکەوە کەناڵێکی دیبانگت چی لەسەر وەکو میدیا کەناڵێکی دیبانگت کە برێ ئەوە لەوی دی بڵاو کراتەوە یە خۆ من حەقەنی هەرزاری حەڵقەچی بدەمە تەلەڤزیۆن کە تۆ کارت کردووە لەو بوارە پێت وایە ئەبێ میدیا چی بکە ئەبێ ئێوە چۆن هەماهەنگێک دروستکەن لەگەڵ میدیا بۆ ئەوەی کە کار لەسەر زۆر جاران هەبووە کێشەی منداڵ هەبووە ینی زۆر گرنگ بۆ کە لەگەڵمان بێ بچین تەسویری بکەین هەر شتێک میسانەن لەسەر منداڵە کە فرە دەدرێ با باسی منداڵەش بێن کە فرە درابوو هەڵمانگرتەوە کە بڵاو کراوە ئێوە دەبایە مێزگردی لەسەر بکرێت لۆ فرە بدرا چەند کەسێک دابنیشی ئەوە کار چ بوو خەڵکی و ئێمە ئێستا باسی منداڵی کارکەرەکەین با لەسەر نەکار چا دەکەن ئەوان مناڵ تێک دەدەن لە ڕێگای بەرنامەکانەوە لەبەرەوەی کەسی شارەزا و پسپۆریان نییە چەندان فلیم یان چەندان فلیمی کارتۆن یان چەندان فلیمی دۆبلۆش کراوە ئەمانە هەمویان ڕەفتاری منال بەرەو لادان دەبن خۆزگە ئەوانە دەکەن ئەمان منال لە لێ تێک داوین بۆیە پێویستە هەموو کەناڵەکان ئەوەی خۆزیەتی و ئەو ئاسمانی بۆ خۆیان دابسنەوە پێویستە بزانن بەرنامەکانی کە بۆ منداڵ ئامادە دەکرێت یان ئەو هەواڵانە کە پێشکەش دەکرێت لە کاتێک لە کاتێک لەو کاتانەی کە مناڵ هێشتا نەخەوتووە دەبێت ئەی کاری وەزارەتی ناوخۆ چییە لەوانە کە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیوانە وەکو ئەرچی وەزارەتی ڕۆشنبیری منداڵەکانی مەم فێرە تیرکەوان ناوێشتن بوون نەوچی عەسری حەجەڕی کەس خۆی کوژ کاک فەخرەدین شەڕەشیرەوانە کوژراوە ئەی زمانی زبر ئەی توندڕەوی مناڵ لە تونند و توێژی دروست دەکات پێتان وایە ئەو شتانەی ناو میدیا کاریگەری هەبووێ لەسەر ئەو نەک لەسەر منداڵ گرفتە کۆمەڵایەتی لەسەر کۆمەلگا بابێنەوە لای میوانەکانمان بزانین ئەوانیش پرسیاریان هەبێ کاک ڕێباز جۆڵا فەرموو وەڵا سپاس لەو دەرفەتە بەس جێمێ بگرن سەرەتا با لە ڕێکخراوەکان دەست پێ بکەین ڕێکخراوەکان کەمتر خەمی یەکجار زۆریان هەیە ڕێکخراو هەیە مۆڵەتی وەرگرتی مۆڵەتەکەی ناوبەرکە یەک ئەندامیشی نییە بەس خۆی ئەلان کردیەکەم ڕێکخراوی منداڵان متۆ هیچ چی نەکردیا و وەکو خۆم شخصی تەلەفۆنم لەو ڕێکخراو کردیا و ڕێکخراوی کە تۆڕەکەی منداڵان ژمارەکەشی بڵاو کردەوە کێشەکەم باس کردیا دەڵێتم وڵا دەبی لەگەڵ بابە دانیشم لەگەڵ داکە دانیشم کە لە ئارمیەکە و ئەو شتێک کە بانگەشەی پێکرد دەڵێتن ئەمن وەڵامەکەت ڕاستە خۆ دەدەمەوە ڕاستە خۆ کێشەکە لە حەل دەکەم یان دڵوا دێمە ماڵت ئێکا تو بێ ماڵم چێشەکە و درزەکەی کۆمەڵاتشکەوتە بابم و داکم و کۆمەلگایەمە نەگەشتن ئاسە ڕۆشنبیری کە ئەوە قبول بکەن کە کەسەشکە بێتە داخل بکاتن و کەسەشکە بێ بەشداری بکاتن دکتۆر ئەو تێبینیە لای خۆت دواتر قسەی دواتر دەگەڕێنەوە دوای دڵگەشت ڕەمەزان گەینەوە سەر ئەو پرسیارە بەڕست دکتۆر مەرپەتی باس لێژنەش کرد کە لێژنەش هەمانجی دروست بکرێتن بەڵێ بەدڵ لەگەڵ لێژنەم بەڵام چێ دروستی بکە پێویستە دروست بکرێتن ئەوە سەبارەت بە میدیاش بێگومان میدیا لەسەری نووسە پلاس سێزدا یان سەر و سێزە تەمەشای بکاتن داکوابەکە دەڵێک وەرە بە جێمە دێت تەمەشایکەوە چێوە لە خۆی نووستی ینی جارشکە دەبێت جارشکە کۆمەلگا ڕۆشنبیر بکرێتەوە جارشکە دەبێت ئەوە بکرێتەوە سەر کۆمەلگا کاک دڵگەشت فەرموو پرسیارەکەم بۆ جەنابی مقەدەم فەخرەدینە ئایا ترف لایتەکان بەکرێ نەگیراون ئەو کەسانێک کاری تێدەکەن ئایا ئەوە چێ بەرپرسیارە فەرهاد شاڵی سواز بۆ دەستبەتە پرسیارەکەم بۆ مقەدەم فەخرەدین هەیە کاک مقەدەم ینی تا چەند ئەگەر هاتوو مەسەلەن منداڵێک لەلایەن خاوەن کارێکەوە ستەمی لێ بکرێت بێت و پارەکەی پێ نەدرێت بۆ نەگە منداڵێک کار بکات ئەگەر ئەو منداڵ ستەمی لێکرا پارەکەی خورا ئایا بەپێی یاسا چ یاسایەکەیە بتوانێت ئەم حەقە بۆ ئەو منداڵە بژێڕێتەوە
ئەو پرسیارێکشم بۆ پرۆفیسۆر عومەر پەتی هەبوو وەڵام دەدا پرسیارێک بۆ خات کۆسار ئایا نەبوونی هۆشیاری و نەبوونی ڕۆشنبیری ئاسی ڕۆشنبیری لەیان خێزانەکانەوە تا چەند هۆکارە ینی بۆ بەکارکردن بە منداڵە سواس سەرمەت کاک سەرمەت سوال بەم دەرفەتە پرسیارەکەم ئاراسی کاک بەڕێز فەخرەدین مقەدەم فەخرەدین دەکەم ئایا تا ئێستا کەسانێکتان گرتووەکەوە بە زۆر کار بە منداڵە بکەن ئەگەر هەیە تا کەی بم بەردەکرێت زۆر سپاس کاک فەخرەدین زۆربەی پرسیارەکان بۆ بەڕێزت بوو پرسیارێکیان لێ کردی لەبارەی ئەوەی کە ئایا هەتا ئێستا کەسێکتان گرتووە کە بە زۆر کە ناحەقیەکی لەگەڵ منداڵێکا کردبێ کە کاری لا کا پارەی نەیابێتێ یان غەدرێکی لا کردبێ بە چه یاسایەک و ئایا ئەو ئەزمونەتان هەیە؟ ئەو ئەزمونەمان نەبووە ما بەس حالەتە چوە هەبیتن ئەو منداڵەگەر تەمەنی کەمتر بیتن ناتوانێت بەخۆی سکاڵە تۆمارکە ئیفادەی وەردەگیرێ باوکی سکاڵەکەی تۆمار دەکرا حەقەی دەدرێتەوە بەس لە هەمان کاتیشدا پاژەوەی کە حەقەی وەرگیرەوە لە کێشەیەشتر باوکەکە سزا دەدرێ کو ئەو منداڵە لە خوارد تەمەن 18 ساڵی نردیتە ئیشێ کە سزا درراوە لەسەر ئەو حالەتەمان نەبووە ینی وەکو حەقەی دەدرێتەوە بەس حەقەش لە بابەکەی وەردەگرنەوە لێ لەوانەیە ئەو حالەتە هیچ بەدەگرێت ئەگەر هۆکارەکە ئەوە بێت ئەگەر ئێمە فەرزکەین هۆکارەکە ئەوە بێت کە هەمیشە باوکەکە لەگەڵ خاوەنکارەکە ڕێکە یان لەگەڵ یان پشتی خاوەنکارەکە ئەگرێ یاسا لەویا چ دەورێکی هەیە بۆ ئەوەی ئەو مناڵە حەقی نەخورێ بۆ ئەوەی ئەو مناڵە غەدری لێ نەکرێ بۆی ئەو مڵاڵە لەگە بابیبی بە ڕاستیمە بەڕاشکاوی قسان بکەین هیچ حەقەچی نادرێتەوە ئەنی ئەگە بە حەقیقەت وەکو باس بکەن واقعێن ئەو شتەمان نەبوو منداڵێک بابی دیفاعی دێنەکە وەکو وڵاتانی ئەوروپی وڵاتانی دەرەوە بچی سکاڵە تۆمار بکاتن ئەوە نەبووە لێرە و نەشیتانیە پرسیارێکی ترت لێکرا ئەو پرسیارە تەبان لە ناو خەڵکا زۆر باوە و خەڵک زۆر باسیەکە کە ترافیکلایتەکان بە کرێ گیراون و بە پارەی زۆر خەیاڵیش کە باسی ئەەکەن ئەوە بۆمان ڕوونکردنەوەیکمانێتی ئەو قسەیە هەیە بەس ئەمە کە وەکو پۆلیس کە قسان دەکەم فەرقمەیە لەوانەیە لەگەر ئەو بەڕێزانێکە دانیشتینە چکە من کە باز دەکەم دەبی ئەو دیاردەیەم دیتبی تحقیق لێ بکەم بەس ترافگرایتێ یعنی ئێستا مەقسەدەمە میسالم برێت ترافگرایتی ئاکار یەکە لە ترافگرایتە بەناو بانگەکانی سوالکەرەکان لەسە بە شەڕدێن جار بەجار مەجال دەدەنێ یەکدری دەرێ ئەمن 2 ڕۆژ ئیش لەوێ دەکەم ئەتو 2 ڕۆژ ئیش لەوێن دەرێ بکەم ئەو دیاردەیە هەوە وەکو دیاردە پارێکی باشن دێتە بەردەستیە بینە لای کۆسارخان یەک لەوانەی پرسیاری کرد باسی ئەوەی کرد کە ڕۆشنبیری خێزانی و هۆشیاری خێزانی چ پەیوەندیەکی هەیە لەگەڵ ئەو دیاردەیە بۆ نمونە ئاستی ڕۆشنبیری ئەو خێزانە وهایە کە ئەبێ کوڕە و بچێتە دەرەوە کار بکە خۆی یعنی خۆی پێشان بدا کە ئەو ڕەگەزێکی نێرینەیە سبەینێ خێزان پێگەهێنێ دەبێتە باوک بە هەمان شێوە کچیش لە تەمەنێکی کەمە من ئەگەر جارێ بەز لایەنی کوڕەکە ڕوون بکەمەوە دەینێرێتە بەر کارجا ئەو کارە هەرچۆنێکە ئەو دایک و باوکە لەو هزرەیاندا نییە کە ئەو چۆن بۆ شێوازە و کاراکە بەیانی ئەو مناڵە لە سەعات هەشتی بەیانی حوتی بەیانی نۆی بەیانی دێتە دەرەوە شەو لەبەرەوە ئێمە نظامی کاتی کارکردنمان نییە قانونی کاتی کارمان نییە تا شەو ئیتر وەختێک کە زۆر هیلاکە بێ بیرەکەوێتەوە کە ماڵێکی هەیە بێ بچێتەوە تیا بخەوێ ئەم خێزانە نازانن چی گوزەراوە ئەو ڕۆژە هەتا ئێوارە لەو مناڵە لە ڕووی نەفسیەوە لە ڕووی سەحیەوە لە ڕووی کۆمەڵایەتەوە چی تیا ڕووی داوە ئەو مناڵە دەزانی کارکردنی مناڵ لە پێش تەمەنی یاسایی خۆی چەندە کاریگەری سلبی هەیە لەسەر ذاتی ئەو مناڵە خۆی زۆر زۆری هەیە ئەگەر تەواوی بکەم یەک ڕوخسەت بەنسبەت منداڵی کچیشەوە ئەگاتە تەمەنی 12 ساڵ ئێستا کە دیاردەیەکە لە 12 ساڵی ئیتر بەشووی ئەیە ئەڵێ من ئیمکانیەتم نییە من ناتوانم یانیش لە کۆمەڵگەی ئێمەیە کە کت شووی کرد بە چاوی گەورە سەیرەکرێ بەڵام کچ ئەگەر لەگەڵ لە ماڵی باوکی بوو کەس نەیویستووە بە قەیرە سەیرەکرێ تا گەورابێ بۆیە ئەیدا بەشوو نازانێ ئەو کچە لەو تەمەنە مناڵەیە لە دوای مانگێک لە هاوسەرگیری
نازانێت ئیدارەی ماڵ بکە، نازانێت چۆن اقتصادی خۆی بەڕێوەبەرێ، نازانێت چۆن حملەکەی بەڕێوەبەرێ کاتی سکپڕبوونی. ئەمە دواتر کێشەی زۆری لێکەوێتەوە، یا لێکترازان یا جودابوونەوە. لە پاشە ئەی باشە ئەو مناڵی کە ئەو دەیخاتەوە زەمبیچێ ئەو مناڵاکەوێتە سەرجادە. ئەمەیە ڕۆشنبیری خێزان لەسەر دایک و باوک کە چۆن جەوێک یاخود بارودۆخێک فراهەم بکەم بۆ مناڵەکانیان. دکتۆر عومەر لەم مەجاالەی کە خات و کۆسار باسی کرد ئەم گرفتانەی کە ئەو باسی کرد ڕۆڵی وەزارەتی پەروەردە چییە لەو؟ بەڵێ پێشەوەی وەڵامی ئەو دەمەوە دەمەوێت شتێک لەسەر کاک فەخرەدین دوای پرسیارەکەتم بەبیربنەوە شتێکی گرنگی وروژان گوتی هەندێک یاسامانەیە 50 ساڵ لەو پێشن یەکتر ئاماژەی کرد هەتا بیناو زەوانم بۆیە من بەبیری دەهێنمەوە خۆزگە دەخوازم بە زووترین کات بەرلەمان کارا بکرێتەوە راپۆرتێک پێشکەش بکات بداتە لێژنەی ئافرین ئەو شتانەی کە پێویستی بە هەموار کردی ئەو یاسایانەی کە پێویستی بە هەموارکردنەوەیە ڕێکخراوی منداڵان بیدا و بەڵێ تۆ لە ڕێگای وانەوە هەر شتێک پێشکەشکە بەڕاستی دەبێت ئەوە یاسا هەموار بکرێتەوە بۆ ئەوەی ئیشی پێ بکرێت لەسەر سوالکردن لەبەرچی تۆوەکو بەڕێوەبەری پۆلیسی شارەوانی ئەولێر لە ناو ئیشەکەی لە هەموو کەس باش دەزانی بەرپرسیاری هیوادارم ئەوانە بگەینە بەرلەمان بکە بەرلەمانیش کارا بکرێت. وەڵامت چی بۆ بەسیدی هەموم تەسویر کردیا فێڵەکانی سوالکردن لۆ سوال دەکەن هۆکارچیا ئەو پرۆژێت پێشکەش کردەوە بە پەرلەمان کردیا پێشەوەی هیچ ئەنجامەکەی نەبوون چەند دوو جارم تەقدیم کردیا دایتمە ئەندام پەرلەمانێکی جارێک بەدەزارەشی دیژناردیتم وەکو راپۆرت کە هەموم گەیاندیە کە ئیشی لەسەر نەکرایەوە زەمبیمنێ بەڵام دەربارەی قانون ئەحداس و نێوجەوانان دەبی بە خۆیان تەقدیم بکەن. بەو گفتوگۆیی کە ئێستا کردمان و سەرنجەکانی کۆسارخان و کاک فەخرەدین و میوانەکانمان بەڕای بەڕێزت ئەبێ لەکوێ دەست پێ بکەین و چارەسەرەکە لەکوێ ئێمە من دەرم دەبی لە خێزان دەست پێ بکەین خێزان بەردی بناغی کۆمەڵە کە باسی کۆمەڵی کوردەواری دەکەی دەگەڕێ بۆ خێزان هۆشیارکردنەوەی خێزان لە ڕێی جالێ زۆرە هوشیارگەاندن بەڕاگەاندن بە هەموو زۆرەکانیەوە میدیای بیندرا و بیسرا و کورە نازانم چی هەتا ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەش دەبێت لە خزمەتی خێزان بێ لە باتی بەشتی پروپوت لەگە ڕێزم کە وشەی پروپوس بەکاردێنم با ئێمە بەرنامەکان و شتەکانمان هەموو لەسەر وشارکردنەوەی خێزان بێ وشیاری دەزانی چییە؟ وشاری تەندروستیمان دەوێت وشاری کۆمەڵایەتیمان دەوێت وشاری ئاینیمان دەوێت وشاری پەروەردەییمان دەوێت وشاری جەستەییمان دەوێت وشاری ڕامیاریمان دەوێت وشیاری بیرکردنەوە بە هەموو جۆرەکارەوە لە ئاسێکی نزمین جیاوازی تاکاتیەیە کۆسارخان ئەو وشاریە چۆنی دروستەکرێ بەڕای ئێوە؟ بەڵێ ئەو وشاریە لە ڕێگای کاری ڕێکخراوەکان کاری هۆشیارکردنەوەیە بە پلەی یەکەم دەتوانێت دیقەتی شتێکم ماگەر ئێمە هەمیشە باسی ڕێکخراوەکانەکەین و باسی وەزارەتێک ناکەین کە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە پێم وابێ منیش و هەواڵەکانم لە بیدایەت ئاماژەمان بۆدا کە تەنها ڕێکخراوەکان نییە حکوومەتیش بەرپرسە بەس ڕێکخرا و حکوومەت تەواوکەری یەکترن دەبێ بە میکانیزمێکی هەماهەنگ میکانیزمێکی لە یەکتر ئاگابوون بزانن چۆن کارەکان چالاکیەکان وشاریەکان ئەگەیەنە هەر تاکێکی ئەم کۆمەڵگەیە بۆ نمونە تۆ دەتوانی چالاکی گەڕۆک لە ناو کۆڵانەکانە ئەنجام بدەیت بۆ نمونە دەکرێت لە ناو قوتابخانەکاندا یاخود لە ناو ئێمە بۆ مزگەوتەکان تەنها بۆس بۆ ڕۆژی خۆتبان بەکار بێت و وتاری ئاینی تیا بخوێنێتەوە بە وتاری ئاینیەکان لەلایەن وەزارەتی ئەوقافەوە هەر جاری بۆ بابەتێک لەم بابەتانە دابنرێت جگەلەوە مادەم زۆرینەی پیاوانی ئەم کۆمەڵگای ئێمە لە ڕۆژی جمعاندا ڕوودەکەنە مزگەوتەکان بۆ نوێژەکانیان جا لە هەرە فەقیرەکەەوە بگرێت تاگاتە هەرە زەنگینەکە هەمووی ڕوودەکاتە ئەوێ بۆ تاعەتەکەی با لەو وەختەشە سیمینارێک لەسەر ئەم بابەتە بۆ بگێڕێ باشە ئەمە لەلایەکی تر لە ناو مەکتەبەکانە ئێمە شتی ترمان هەیە یەک پێشنیارە لەوانەیە پێشتریش ئەم ئیشەکرابێ وەزارەتی پەروەردە بەڕێوەبەراتی چالاکی هوەری وەرزشی هەیە ئێمە دەتوانین لە کاتی نەبوونی دەوامە ئەمە بقۆزینەوە لە دوای ئەو پۆلێنکردنەی کە دکتۆر باسی کرد و کە جەنابی کاک مقەدەم باسی کرد ئێمە بتوانین ئەو شوێنانە کۆ بکەینەوە بۆ مۆسیقا بۆ فێربوونی
وەرزشی بۆ فێربوونی وێنە کێشان بۆ چێنێتی خیتابە و گفتوگۆکردن بۆ چێنێتی مامەڵەکردن لەگەڵ یەکتری دوایەوە کاری خۆبەخشیش هەیە ئێمە ئێستا لە بارودۆخێکی یەکجار ئالۆزداین قەیرانێکی دارایی و ئابووری و ململانەی جەنگی لە ناوماندا هەیە بمبورە دەکرێت ئێمە خۆمان فێری کاری خۆبەخشی بکەین و پرسیاری کۆتایی لە کاک فەخرەدین بکەم. ئێمە بینین کە ئێوە کارتان کردووە لەو بوارانە ئەگەر بتانی بۆم دیاری بکەی ڕێگرەکان چین لەوەی کە ئێوە ناتوانن کارەکانتان بە ڕێکوپێکی ببەنە سەر و ئەم دیاردەیە کۆتایی پێبێنن مادام کارتان تیا کردووە. هەموارکردنەوەی یاسایە کە هەموار بکرێتەوە تون بکرێ ئەو دیاردەیە کۆتایی پێدێت ئەو یەک دووشەوە شاری خەڵک ئەو خەڵکە لەو گۆڕی پارەیان دەداتێ ئەتو کە پارەی دەدەیە کەچی ئەخەت دێتەوە سە ترافگرایەتی نەفەر هەبووە ڕۆژەی 100 دلاری هەبووە 100 دلاری باسی سوالکردن ناکەین باسی ئیشکردن لە بواری ئیشکردنیشانی ئەو منداڵانی کە لە بازاری ئیشێ دەکەن دێتەوە ماڵێ دەبینی زیرانەکە دەریلو ناچی و چی ویشێ بکە بزانم بوویتە پیا ئەوڕۆ چەندی نایتەوە ڕۆژێ 25 دیناری هەیە ئەویش منداڵەکەی خۆی دەنێتەوێن دەرێ بە یاساکە باس بکرد یاسایەکە بیتن هەر کەسێک لە خوارد تەمەەن 18 ساڵی منداڵەکە ئیش کرد بابەکە تا چەند گەشتبینی کە بتوانین ئەم یاسایە لە کاری پێ بکەین بەتەوە بە مەزبوطی لە ئەگەر دەربچی یاسایەکە 100% کۆنتترۆل دەکرێت نەک ئێستا وە قوخانم نەحداست ئەو کاتە ئێوە ئەتوانن بە یاسا بکەی پۆلیسینە جوانوان هەیە منداڵێک کاری پێ دەکەی خوارد تەمەەن 18 ساڵی منداڵەکەی دەدەیە دادگا بابەکەی بانگ دەکرێت بەڵێنی لێوەردەژرێت جارێک دی ئەو شەی نەکات باش ئەی ئێستا هەر بە یاسا ئەوە نییە کە نابێت لەو یاسایەکە سووکە یعنی کە باسم کرد پێویستە هەمار بکرێتەوە خەڵک قەناعەتت هەبی تەلەفۆنیان لۆ کردینە نەفەر هەبووە هەموو قانون وحداسی دەبێت بووە تەلەفۆنمان کردێ با بەوەرە منداڵەکەت بۆ دەرێ لۆ خۆت بی ئەو یاسایە خاوەنکار ناگرێتەوە کە خاوەنکار نەتوانێت کار بە مناڵێککە لە خوار 18 ساڵ هەمووی دەگریتەوە خاوەنکار بەس یەکەم جار بابووداک بەرپرس سپاس کاتمان نەما من هیچم نەما جگەلەوەی سپاسان بکەم سپاسی میوانەکان و ئامادە بووان سپاسی ئەم کۆمەڵە گەنجانە بکەم کە لەگەڵمانە ئامادە بوون تاڵقەی داهاتوو هەر شاد بن.